سڵاوتان بێدازە. ئەم ڤیدیۆ تایبەتە بۆ بەشی دووەمی کۆرسی نێتوەرک پلس کە باسی OSI مۆدێڵمان کرد بە تەواوی. فایلێکی PDFم بۆ ئێوە داناوە لە خوارەوەی ڤیدیۆیەکە لە دیسکریپشن لینکەکەیتی دەتوانن داونلۆدی بکەن بە زمانی کوردیە. هەموو بابەتەکانی مۆدێڵی OSI تێدایە بە شێوازێکی ڕوون و تەواو. لە حاڵەتێک کە لە بابەتەکە تێنەگەیشتی دەتوانیت بە QR کۆدی سەر PDFەکە ڕاستە و خۆسکانی بکەیت دەتباتە ناو ئەو بابەتەی کە باسم کردووە لە یوتیوب. لەناو ئەو کتێبە باسی هەموو بەشەکانی OSI مۆدێڵم کردووە. هیوادارم سودێکی زۆر باشی هەبێ بۆ ئێوە. هەروەها فایلێکی دیکەشتان بۆ دادەنێم بە ئینگلیزیە، تەنها لە 3 پێیج پێک دێ بۆ کەسانی کە دەیانەوێت پێداچنەوەیەکی زۆر باش بکەن بە شێوازێکی کورد، یعنی لە بابەتەکە تێگەیشتونە بەڵام تەنها دەیانەوێت پێداچنەوە بکەن. OSI مۆدێڵ تەنها بابەتێک نییە کە خۆم بە زیادەوە باسم کردبێ، بەڵکو لەناو تاقیکردنەوەی نێتوەرک پلس کە پێشتر ئاماژەم پێکردووە لە بەشی نێتوەرک کۆنسێپت کە 123 پرسیارەکانی لەسرە. یەکەم شت OSI مۆدێڵی بۆ تۆ نووسیوە، واتە پرسیارەکانی OSI مۆدێڵ دێتەوە و هەروەها لێرە دووبارە پێت دەڵێ کە لە بەشی 1.1 باسی OSI مۆدێڵی کردووە، واتە پرسیار دێتەوە سەبارەت بەم مۆدێڵە. هیوادارم ئەم کتێبە سودێکی زۆر باشی هەبێ بۆ ئێوە. یاسینتان لەگەڵ بۆ هەر شاد و بەختەوەربان. خوداحافیز.